دوای ڕووداوەکانی 16 مانگ و هاتنە ئارای دۆخێکی نوێ بە مەبەستی دڵنیابوون لە مافی پێکاتەکان، هەریەکە لە وەزیرانی ناوخۆ و کۆچ و کۆچبەرانی عێراق هاتنە کەرکووک و سەردانی حیزبە کوردستانیەکان و ناوەندەکانی خوێندنیان کرد. ونوجه رسالة إلى كل الأهل والأحبة الذين غادروا كركوك. پەیامان بۆ هاوڵاتیانی کەرکووک کە ڕویان لە شارەکانی سلێمانی هەولێر کردووە بگەڕێنەوە بۆ سەرماڵ و حاڵیان، کاسبکەران بگەڕێنەوە بۆ سەرکار و کاسبی خۆیان، فەرمانبەرانش بستنەوە سەرکارەکانیان. ئێمە هەموو دڵنیاکەینەوە کە سەر و ماڵی هاوڵاتیانی کەرکووک لەلایەن هێزەکانمانەوە پارێزراو دەبێت. ئێمە بۆ هەنگاوە پشت بە ڕاستپاردەی مەرجع باڵاکانمان و هەروە فەرماندەی هێزە سەکدارەکان دەبەستین و ڕێگە نادەین مەترسی بۆ سەری ساوڵاتێکی کەرکووک دروست بێت. القوات المسلحة وسنحاسب كل الذين يعبثون بأمن المواطنين. هاوکات وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق وێڕای دڵنیاکردنەوەی کەرکووچەکان لە پارێزراوی دۆخەکە تاکیدی کردەوە کە پێویستە پۆستەکانی کەرکووک وەک خۆی بمێنێت و پۆستی پارێزگار بدرێتەوە کورد. ئێمە پۆستەکانی کەرکووک ئەوەی کە هەبووە ئێستا سیاست و شەڕی ئێمە ئەوەیە کە نابێت دەستکاری بکرێت. هەر دەستکارێکی شەکرێت دەبێت بە ئیتیفاق بێت. بێگومان پارێزگاری کەرکووک بە پێی ئستحقاقی هەڵبژاردن بەشی کووردە و دەبێت لە زووترین کاتە پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێ بۆی کە ئەو باڵانسەوەکو خۆی بمێنێتەوە. ئەو پارێزگاری کورد لە کەرکووک مافێکی هەڵبژاردنە، ینی دژی کەس نییە. دۆخی ئێستای کەرکووک وا دەخوازێت بە پێی ئستحقاقی دوایین هەڵبژاردن پۆستەکان دابەش بکرێت و سەرجەم نەتە و پێکاتەکان لە ئیدارەدانی کەرکووکدا بەشدار بن. با پێچەوانەشەوە لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.